بیرکاری پۆلیدێ میوێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 29. لاپەڕا 29 باسی ئەمانەی خوارەوە هەژمار بکە پرسیاری 46 یاردە و ئینج دوو پێوەرن بۆ درێژی لە بەریتانیا بەکاردێن. یەک یاردە دەکاتە 36 ئینج. چەند ئینجی چوارگۆشە لە یاردەیەکی چوارگۆشەدا هەیە؟ ئەو جۆرە پرسیارانە زۆر ئاسانن، کەواتە یەکسەر دەنووسم یەک یارد. ئەوەی ڕاستیبی بەخۆی ناوی یاردە نازان بە کردیتیانە یاردە، ئەگەر لە عەرەبیان وەرگرتبی کە عەرەبیش بێگومان وەری گرتیە بەڵام کردیتە یاردە ئەوەی نازانم. کەواتە یاردیان یاردە بە کەیفی خۆت یەکسانە لێرە دەنووسین یەک یارد یەکسانە بە 36 ئینج. ئینجیش ئەویش هەر بە کوردی ناوی گرەیە یان ناوی ئینچ، یەک ئینچ، چونکە ئەگەر لێرە جێ بگرین وابزانم ئەو هایە گۆت نەکەی ئەگەر دەنگ هات. Inch yard. ئینچ و یارد. Inch yard. ئەو هایە چونکە ڕەنگە لە عەرەبی چ نەبی پیتی چ ئەوجە لەبەر هەندێ دەنووسن ئینج، ئەوجە ئەوەی نازانم. بەڵام بابینەوە لای پرسیارەکە. پرسیارەکە ئەوەیە ئایا یەک یاردی دووجا چەند ئینچی دووجایە؟ ئەم چ دەکەم تەنیا هەردوو لای هاوکێشەکە، چونکە هاوکێشەیە هەردوو لایەکەی وەکو هاوکێشەی وا بڵێن هەردوو لایەکەی دەکەمە تواندوو. یەکەم جار بە شێوەیەکی سادە دەینووسم، پاشان دەیکەمە تواندوو چونکە چوار گۆشە، واتە یەک یاردی چوار گۆشە یەکسانە بە 36 ئینچی چوار گۆشەی. ئەوجە یەک تواندوو بێگومان ئەوە زۆر ئاسانە، هەر دەکا یەک لێرەش 36 لێکی دەم لەگەڵ 36 یەکسان دەبی بە 1296 ئینچ دووجا. کەواتە یەک ئەگەر لێرە بنووسم یارد دووجا ئەوها یارد دووجا یەکسانە بە ئەوەندە ئینچ دووجا. ئەوجە چونکە بە کوردیەکەی و هەندێک جار دەبی بە کوردی بنووسین و هەندێک جار دەبی بە وشەکان کوردینە و ڕەنووسەکان کوردینی نەتۆزەک ئاسان نییە ئەو جۆرە نووسینانە. بەڵام ئیدی نازانم کو بنووسم ئەوها بنووسم یارد ئەوجە لێرەش بکەمە ئینچ. ئەوە تەواو 1296. بەڵام لە تەنیشتی دەبی بنووسم ئینچ دووجا، ئەوجە دووجایەکەی لە چێ بنووسم نازانم. ئەگەر بە کوردی بنووسم دەبی ئەوها بنووسم دووجا، بەڵام ئەگەر ئەوها نووسیم ئینچ ئەوجە دەنووسم دووجا بەو شێوەیە. ئێستا پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 47 چەند سەنتیمەتری چوار گۆشە لە مەترێکی چوار گۆشە هەیە؟ پێش هەموو شتێک ئەمن پەیوەندیەکەی دەنووسم بە شێوەیەکی ساکار بێ دووجا و سێجا و شتیوە. پەیوەندیەکە چیە دەبی ئەوەی بزانم بێگومانە من ئەوها یەک مەتر یەکسانە بە 100 سەنتیمەتر. یەک مەتری هەروە بەبێ هیچ ئەولا و ئەولا یەک مەتر 100 سانتیمەتر. پاشان یەک مەتر دووجا 100 سانتیمەتر دووجا، هەردوو لای دووجا. ئەوجە 100 سانتیمەتر دووجا کو دەینووسم بێگومان دەتوانم بینووسم 1 2 3 4 ئەوجە سانتیمەتر ئەوجە دووجا، یان دەنووسم دەتوان چوار ئەوهاش دەتوانم ئەگەر ویستیان بە شێوەی زانستی بنووسم دەتوان چوار، چونکە 100 تواندوواتە 100 جاران 100. پرسیارەکەی پاشی ئەو دەربارەی پێ و ئینچ. یەک پێ دەکات 12 ئینچ نووسیبیان، ئەوجە لێرە ئەمنیش دەیکەمە ئینچ یان ئینچ.
پاشان دووجای دەکەم 1 پێی دووجا 12 ئینچی دووجایە 12 جاران 12ش لێرە ئەوەی ڕاستیبی دووجا نەبوو 3 جا بوو وابزانم لە بەریتانیا پێوەری سێم بۆ درێژی ئەویش هەر پێیە هەر پێیەک 12 ئینشە ژمارە ئینشە 3 جایەکان 3 جایەکان لە پێیەکی 3 جا هیچ کێشە نیە 3 جا ئەمنیش دەکەمە 3 جا کەواتە لێرە ئەمە دەیکەمە 3 جا واتە توان 3 توان 3 توان 3 12 جاران 12 جاران 12 کەواتە 1 پێی 3 جا یەکسانە بە 1728 ئینشی 3 جا ئینش و 3 جا ئەوها پاشان پرسیارەکەی پاشی دووەهەمین وابزانم پرسیاری 49 ژمارەی مەترە 3 جایەکان لە کیلۆمەترێکی 3 جا یەکەم شت ئەمن پەیوەندیەکەی دەبینمەوە لە مابەینی کیلۆمەتر و مەتر ئەوها بە شێوەیەکی ساکار 1 کیلۆمەتر یەکسانە بە 1000 مەتر ئەوجا ئەگەر 3 جابی 1 کیلۆمەتر 3 جا یەکسانە بە 1000 مەتری 3 جا واتە 1000 جاران 1000 جاران 1000 واتە 1 ملیۆن 1 2 3 1 ملیۆنی چ 1000 ملیۆن مەتری 3 جا مەتری 3 جا ئەگەر لیان داوا کردم بە شێوەی زانستی بینوسم سفرەکان دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 کەواتە 10 توان 9 10 توان 9 1 کیلۆمەتری 3 جا یەکسانە بە 10 توان 9 مەتری 3 جا کەواتە لە کاتی 3 جا و 2 جا و ئەو شتانە زۆر ژمارەکان گەورە دەبن یان ئەگەر گچکە بوون گچکە دەبنەوە ئەگەر لە 1 گچکەتر بوون ئەوە دەربارەی هەر شتێک ئەوجا بەڵام بێگومان دەبی ئەمن ئەوەی بزانم پەیوەندیە سەرەکیەکەی بزانم ئەوجا دەتوانم 3 جا و 2 جای بکەم بە کەیفی خۆم ئێستا بێمە لای هەریەکە لەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە پرسیاری 50 پرسیاری 50 یەکسەر دەینم ئەو کەم جاران کەم دەبیتە کۆ کەمەکە نامینێ ئەوجا ئەی توان 2 لەگەڵ ئەی دەبیتە ئەی توان 3 بی توان 6 لەگەڵ بی توان کەم 4 یەکسانە بە بی توان 2 چونکە 6 چاری لێ بڕوا 2 هەفتەکەش بێگومان هەر هەیە کەواتە 7 ئەی توان 3 بی توان 2 پرسیاری 51 کورتکردنەوە هەیە لە مابەینی 14 و 8 هەردوو لای دابەشی 2 دەکەم 4دەکە دەبیتە 7 8دەکەش یەکسان دەبی بە 4 لێرە ئەمن لەبەر چ کەمەکەم نەنووسیە ببورن دەبی کەمەکە بنووسێ ئەوجا بە کەیف خۆم لێرە یان لێرە لە یەکجێی پاشان تەمەشا دەکەم باشترین وایە ئاسان ئیشەکی ئاسان هەتا بتوانم کورتکردنەوەی بکەم ئەو کەمەی دەبەمە سەرا دەبیتە 5 ئەو کەمەش دەینمە ژێرە ئەویش دەبیتە 2 هەروەکو ئەوەی وایە یان پێویست ناکە یەکەچیان ئەو کەمەی خوارێ دەبەمە سەرا کە بردمە سەرەی ڕێژەکە چی لێدێ وەک ئەوی وایە x کەم 2 لێکی بدەم لەگەڵ x کەم 5 ئەوجا دەبیتە کۆ 5 ئەوجا لە کاتی سەرجەم x یەکسانە بە 3 چونکە کەم 2 کۆ 5 یەکسانە بە 3 لە سەرش دەنووسرێت چونکە بردمە سەرا ئەوە ئێستا یەکەی چ لێ بکەم ئەو باشتر وایە ئەوەی ببەمە خوارێ ببەمە ژێرە ببورن x توان 3 ببەمە ژێرە چونکە لێرە هەمیشە جیهان گچکە بوو جێی ئەوی بگۆڕم ئاسانترە لۆ من کەواتە ئەو 3 گچکەترە لە 5 دەیبەمە ژێرە دەبیتە y توان کەم 3 5 کەم 3 یەکسانە بە 2 لە خوارێ دەمینێتەوە کەواتە ئەو های لێ دێ ئێستا ئێرە ئەو های لێ دێ
پرسیاری 52 لێرە توان سێ واتە هەر یەک لەوانە توانی سێ، بەڵام پێشەوەی توانی سێ بکەم کورتکردنەوەی دەکەم 20 دابەش 2 یەکسانە بە 10 x6 دابەش x2 یەکسانە بە x4 چونکە 6 کەم 2 دەکات چاریان دەتوان بڵێم ئەو دوای دەبەمە سەری x توان 2 دەبیتە x توان کەم 2 ئەو جە 6 کەم 2 لێ بڕوە 6 کەم 2 یەکسانە بەسەر ئەو جە دوایە توانی سێ دەکەم لە کاتی ئەو جۆرە توانە هێزی هێز دەبیت تا 12 دەیەکەش توان سێ یەکسانە بە 1000 x توان 12 چونکە 4 جاران سێ یەکسانە بە 12. پرسیاری 53 هەتا بتوانم ئەوە ڕاستی بلێرە کێشە نییە کو دەستم پێکرد، بەڵام ئەم من هەمیشە دەست پێ دەکەم بەوەی ئەو توانانەی کە کە من بیان کەمە کۆواتە بیان بەمە سەرا یان ژێرە. لێرە هیچ ژێرە نییە، بەڵام ئەم دەتوانم بە خۆم ژێرە چی دروست کەم ئەو x توان دوای بینمە خوارێ دەبیتە x توان کەم 2 دەبیتە 2 ئەوەش بینمە خوارێ ئەویش دەبیتە 3 تا کەم 3 کاتە لێرە نامینێن هیچیان ئەو هەوەکە ئەوهێوە لێرە نەما وای توان سفریش دەکا یەک کەواتە پێویست ناکە بنووسم چیتکە وای ئەوە هەریەکە ئەو جە پاشان بیهینم بیکەمە توان 2 توان 2 واتە 100 لێرە ئەو جە لێرە ئەو هام لێ کرد وەکو دەبینین لێرانە ئەوها 100 x جاران یەکم دیارە کردیە نازم ئەو جاران یەکە چییە ئەوە x نییە بزانام لەبەر هەندێ زۆر حەزم لێ نییە ئەوەی بنووسم لێم تێک دەچیوەم زانی ئەکسە لێرە 100 لێکمدایە لەگەڵ ژمارە یەک ئەوە لێکدانە نەدەبوایە بە هەمان با لێکدانەکان ئەو هاوی 100 جاران یەک چونکە وای توان سفر بووە یەک ئەو جە ئەکسەکانی x و سێتە کەشم هینا خوارێ ئەو هایان لێ هات ئێستا توانیان دەکەمە 2 100 توان 2 واتە 10,000 چونکە 100 جاران 100 x توان 2 دیسان توان 2 هێزی هێز و ئەو های لێ دێ زۆر ئاسانە. ئەو جێستا پرسیاری 54 لێرە کەم سێ هەر کەم سێ ئەی توان 2 هەر ئەی توان 2 بی توان کەم یەک هینایتمە ژێرە بوویتە بی توان یەک پێویستیش ناکە توانی یەک بنووسرێ وابزانم لە کاتی سادەکردن دەیانەوێ هیچ توانێک بە کەم نەمینێتەوە هەموو توانەکان ببنە کۆوە یان پۆزیتیڤ. ئەو پرسیارە پرسیاری 55 ئێرە هەمووی چونکە توانی سفرەواتە دەکا یەک پێویست ناکە خۆمان دیکەم تەنیا ئێرە دەمینێتەوە جاران یەک لێرەش هەشت و ئێم توان چارەکە لە سەرەیە ئێن توان کەم 2 دێتە خوارە دەبیتە ئێن توان 2 ئەو های لێ دێ چونکە ئێرە هەمووی بووە یەک ژمارە یەک پێویستیش ناکە بنووسری. ئەوە دەربارەی پرسیارانە هەتا پرسیاری 55 ئێستا بزانم پرسیاری دیمایە. پرسیاری 56 گە لێرە بیخینمەوە ناوەندە ژمێرەی لێدانی دڵ لە ژیانی مرۆڤ چەندە؟ ئەگەر زانیت ناوەندی لێدانی دڵ لە چرکەیەک 1.2 یەک فاریزە 2 و ناوەندی ژیانی مرۆڤیش 75 ساڵە کەواتە لەو 75 ساڵەی دڵ چەند جار لێدەدا ئەگەر زانیمان لە یەک چرکە یەک جار تۆزەک لە جارێک زیاتر لێ بدا. زۆر زۆر ئاسانە ئەو جۆرە پرسیارانش هەر ئەوەیە پەلەپەل نەکەم تۆزە بچم بیرکەمەوە بیرکردنەوە کەش کووە دەنووسم یەک چرکە ئەگەر یەک چرکە بوو یەک جار و فاریزە 2 ئەدی یەک خولەک بوو چونکە خولەکە 60 چرکە یەکسەر لێ جارانی 60 دەکەم
ئەدی لە یەک کاژێرەکیش چەند خولەکە ئەوی 60 دیسان جاران 60 دەکەم. ئەدی لە یەک ڕۆژ لێرە مەبەستم شەو و ڕۆژە، یەک ڕۆژ ئەویش 24 کاژێرە کە ئەتە دیسان جارانی هەتا دێ هەر جارانی دەکەم، جارانی 24 دەکەم. ئەدی لە ساڵێک ئەگەر گریمان 365 ڕۆژ بوو، هەرچەندە هەر 4 ساڵ جارێک دەکا 366 ڕۆژ ساڵی پڕ. ئەوجە لەو 75 ساڵی چەند ساڵی پڕ هەیە دەبوایە لە پرسیارەکەی ڕوونکەینەوە ساڵەکان بە 365 ڕۆژ دانێ یان شتەکی لەو بابەتەی یان بە خۆیان بیان نووسی بە لەو 75 ساڵی بۆ وێن ئەگەر دابەشی چاری کەم 75 دابەش چاری یەک وە دەمینێتەوە 35 دابەش چار وەکو ئەوی وایە 8 یان 9 جاران 436 نزیکە لە 19 جار کاتە 19 ڕۆژی دیکەش زیادکەین یان شتەکی لەو بابەتی، بەڵام پێویست ناکە ئەوها دوور و قوڵ بڕۆین. ئەمن تەنیا دادەنێم هەموو ساڵەکان 365 ڕۆژە. ئەدی 75 ساڵ دیسان جارانی 75 دەکەم کە ئەو ژمارانە بە بژمێر دەچم هەمویان لێک دەدەم. ئەگەر من ڕاستم لێک دابی ژمارەك دەرچوو وەکو ئەو ژمارەی ئەگەر بێت و زۆریش گرنگە نەک ئەگەر بێت و مەجبورم ئەمن دابڕانەکان دروستکەم لێرەوە دەست پێ دەکەم ئەو سێ ڕەنووسە دابڕانی یەکەکانە، ئەو سێە دابڕانی هەزارانە، ئەو سێە دابڕانی ملیۆنانە، ئەو یەکەش لێرە بەتەنێ دابڕانی ملیار کاتە 2 ملیار و یان 2000 ملیۆن و دەتوانی بڵێن 2 ملیار و 838 ملیۆن و 240 هەزار جار لێ دەدا. ئەوە بێگومان لە کەسەکەدا کەسەکیش جوودایە، هەندێکیان دڵیان زیاتر لێ دەدا، هەندێکیان ڕەنگە خێراتر، هەندێکیان یەواشتر و سەبرتر و ئەو شتانە. ئەگەر لێیان داوا کردم ئەو ژمارەیە وەکو ژمارەکی زانستی بنووسم، ناچارم ئەمن لێرە یەک ڕەنووسی بهێڵمەوە و فاریزەی دانێم. ئەو جە بزانم چەند ڕەنووسم بە جێهێشتێ لە پاش خۆم دەبینم 9 دانم بە جێهێشتیا کەواتە یەکسەر بێگومان پێویست ناکە هەموو ئەو ڕەنووسانە بنووسم، تەنیا یەکم نووسیە لەوان ئەویش 8 ئەوجا جاران دەتوان 9 ئەوەندە جار لێ دەدا 2 فاریزە 8 جاران دەتوان 9 یان 2 ملیار و 836 836 ملیۆن و 240 هەزار. ئەوە دەربارەی لێدانی دڵ لە 75 ساڵ. پرسیاری 58 ناوەندە ژمێرەی مووەکان هەناسەدانیشمایە. پرسیاری 57 ناوەندی ژمێرەی هەناسەدانی مرۆڤ ئەگەر زانیت هەناسەکانی مرۆڤ لە خولەکێک لێرە 16ەیە کەواتە بە هەمان شێوە لێرە خولەکم هەیە. ئەگەر لە یەک خولەک 16 بوو ئەدی لە یەک کاژێر چەندە لێکی دەم لەگەڵ 60 لە یەک شەو ڕۆژ لێکی دەم لەگەڵ 24 و لە یەک ساڵ و لە یەک لە 75 ساڵ ئەگەر من ڕاستم لێکدا بوو دەردەچی 630 ملیۆن جار و 720 هەزار. 630 ئەگەر بە زانستی بنووسم لێرە ئەمن فاریزەک دادەنێم تەمەشا دەکەم چەند لە پاش خۆم چەند خانم بەجێ هێشتیا دەیان ژمێرم 3 3 6 یەکیش 7 8 کەواتە 6 فاریزە 3 جاران دەتوان 8 جار. هەناسە دانەوە لە 75 ساڵ. بێگومان هەرچەند زانیاری بنووسی باشە، ئەوە جارە، ئەوە سەنتیمەترە، ئەوە چییە؟ ئەو جە پاشان دەینە لای پرسیاری 58 ناوەند ژمێری مووەکانی سەری مرۆڤ چەندە؟ ئەگەر زانیت ناوەندە ژمێر لە 1 سەنتیمەتری دووجا
ئەوەندە بوو و سەری مرۆڤیش ئەوەندە سەنتیمەتری دووجایە زۆر زۆر ئاسانە تەنیا 254 لێکی بدا لەگەڵ 500 254 لێکی بدا لەگەڵ 500 ژمارەکە دەبی دەربچی ئەوجە لێرە دەنووسی دانە چەند دانەیە چەند تاڵەموو ئەوە ئەمە پێویست ناکە چاکەم بژمێر هەیە و بژمێریشی پێ نەدەویست ئەوەی ڕاستیبی دەنووسی 0 پێنجاران 4 20 پێنجاران 5 25 دووش 27 پێنجاران 2 10 دووش 12 کەواتە 127,000 دانە. ئەو پرسیارە. ئێستا بێمە لای ڕەنگە لە جێشکە تەمەشای کەم باشترە. لێرە ئەو سیفەتانە دیار بکە کە هەر یەکسان یەکدەری دەبڕێ. لێرە ئەگەر تەمەشایکەین x توان 5 دیسان توان 3 بوویتە x توان 15 لێکدانە. سیفەتەکە هێزی هێزە، زۆر ئاسانە بەبیرت بێتەوە. هێزی هێز وەکو بەرنامەی بەزمی بەزم، ئەوەش هێزی هێز. ئەگەر دوو جار توان هەبوو لە دوو یەک، هەنجی لێدانە، کردداری لێکدانە. لێرش تەمەشاکەین هەمان شتە، هەر لێکدانەکەیە هێزی هێز دوو جاران 4 بوویتە 8، بەڵام لێرە لە زیاتی یەک دانە دوو دانەیە، لێرش یەک دانە بوو، کەواتە هەمان شتە هێزی هێز بەزمی بەزم. لێرە پرسیاری 61 تەمەشاکەین سێ بتوان سێ ئەو بتوان دووە چویتە سەرەوە، چویتە سەرەی کەرتەکە بوویتە بتوان دوو، ئەوجە دوو کۆکرایتەوە لەگەڵ سێ بوویتە بتوان 5. لێرە سیفەتی دابەش، سیفەتی دابەش چونکە دابەشە دابەش. لێرەش پێنجاران 4 بۆ وای بێگومان دەکا 20. ئێکسیش جاران چونکە لێرە یەکە توانی یەکە، لێرە توانی یەک جاران توانی 4 هەردەکە توانی 4 توانی سێش جاران 4 یەکسانە بە 12. کاتە لێرەش هەر هێزی هێز. ئێستا بێمە لای پرسیاری 63. زۆر جار ڕستەیەکی لەو زۆرە بەکاردێ ژمارەی دانیشتوانی ئەم وڵاتە 3.8 ملیۆن کەسە بۆ دەربڕین لە ژمارەی دانیشتوان. ئەو ژمارەیە بە شێوەی زانستی بنووسە و باسی پەیوەندی نێوان نواندنی ژمارەکە لە بیرکاری و دەربڕینی لەو بکە زمان لەو بکە. ئەمن نازانم پەیوەندیەکەوەی ڕاستی بیت چیە، بەڵام دەزانم بنووسم 3.8 ملیۆن واتە جاران 10 توان 6. بێگومان لێرە 100% ئەو هابووەکە 3 8 9 1 2 3 4 شتی ئەو هابووە، بەڵام هەمووی نانووسن لۆ ئاسانکاری فاریزەکە لێرە دادنێن بزانن چەند خانە هەیە، وەکو دەبینین لێرە 3 لێرەش 3 دەکاتە ملیۆن. ئەوە بە نزیکەیە، هەموو کات بە نزیکەیە، چونکە ژمارەی دانیشتوان هەر چرکەیەک زیاد دەبی یان کەم دەبی، بەڵام زیاتر زیاد دەبی. کاتە ئەگەر ئەو مەبەستیانەوە هابی. سیفەتی دابەشکردنی هێزەکان بەکاربینە بۆ ڕوونکردنەوەی ئەو هۆی وادەکە هێزی 0 توان 0 بکاتە پێناسە نەکراو بێ. ئەوەی ڕاستی بی ئەمن نازانم ئەوەی کوچاکەم هەست ناکەم هیچ یارمەتیەک هەیە لە کتێبەکەی ئاسانکاریم لۆ بکە، لەبەرەوەی دەیهێڵمەوە ئەگەر یەکێک بزانی کوچای دەکا و هەروەها کوڕوونی دەکاتەوە، ئەوە دەتوانی لە کۆمنت بنووسی. پرسیاری 65 کام لەم ژمارانە بە شێوەیەکی زانستی دروست نووسراوە. ئەو پرسیار هەتا ڕادەیە گرنگە، هەتا ڕادەیەکیش ئاسانە. ئەمن تەمەشای ژمارەکان دەکەم بۆ وێنە لێرە دەبینم 11. ئەمن دەزانم کە ئەو ژمارەی دەلکێ بە 0 توان 5
ئەو ژمارەیە بە دووسێ جۆر هەر هەڵەیە، چونکە لێرە ئەم دەبی هەمیشە ژمارە دەم هەبی نەک سفر، کاتە لێرە ئەوە نابی سفر. لێرەش نابی 11 هەمیشە دەبی 1 بی یان هەتا 9 شتێک 1 فاریزە بۆیە سفریش نابی، کاتە دەبی 11 دوو ڕەنووسی نابی هەبی تەنیا 1 ڕەنووس، کاتە لێرە بە دووسێ زۆر هەڵەیە. 0.5 هەر سفرە. لێرە یان 0.5 نازانم ڕەنگە هەر وەکو 0.0 بی پێناسە نەکرابی. لێرە نازانم ئەو سفرانە ئایا ڕاستیان کردیان هەڵەیە هەر سفریان نووسیە لێرە، لێرەش بە دوو شێوە هەڵەیە 0.4 یان دەیە لە بیریان چووە ئەمنەوەی ئەوەی ڕاستی بی نازانم، ڕەنگە دەبی ئەگەر دەش بواە هەر هەڵە بوو چونکە ئەوە 11ەیە، لێرە ئەگەر دەش بی هەر هەڵەیە چونکە ئەوە 58 نابی دەبی 5 فاریزە ئەوها. لێرە لەبەر چە هەڵەیە چونکە نابی سفر هەبی لە چەپی فاریزە، دەبواە فاریزەکە لێرە بە 2 فاریزە، کاتە لێرە ئەوەش هەڵەیە تەنیا ئەوە ڕاستە چونکە 1 ڕەنووس هەیە لە چەپی فاریزە، دەتوان سفریش یەکسانە بە 1 نازانم لەبەر چ ئەو هایان کردیەوەی ڕاستی بی دەتوان سفر با ئەو هابی، بەڵام ئەوە ڕاست لە هەمویان ڕاستترە ئەوەی ڕاستی، بەڵام لێرە هەر هیچ نەبووایە دەتوان 1 بە. پرسیاری 66 کام بڕ یەکسانە بە ئەو بڕانە زۆر ئاسانە، واتە کەم 5 چەند جارە 1 2 3 4 5 6 جارە 6 جاری تەواو 6 جاری تەواو کەم 5 6 جاری تەواو ئەوە کەم 5 6 جار توان 6 نەک توان کەم 6 نەک 5 توان کەم 6 کەمەکەش لێرە ئەوە هەڵەیە، نەک ئەو هاش چونکە لێرە تەنیا 5ەکە توان 6ەکە کەمەکە توان 6 نەبوو ئەوەش هەڵەیە. تەواو بووین لەو پرسیارانە، هیوادارم سوودیان هەبی. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.